زۆر شت هەیە بە پارە ناکڕێت ئیلا بچینە توپ ئیلا بچینە بەشە بەرزەکان. نامنها حەسەنە بە کۆنمرەی 97.4 لە مەکتەبی پایتەخت خوێندومەوە ڕۆژانە نزیکەی 4 بۆ 5 ساعات لە ڕۆژانی ئاسایی خوێندومە. هەر لە سەرەتای قوتابخانەوە کاتەکانی خۆم دابەش کرد بە پێی واتبەکان دەڕۆیشتم ڕۆژانە و هەوڵم دەدا هەموو شتێک بە جوانی زەبط بکەم. تەبانە من لە سەرەتاوە ئامانجەکەم بە خۆمدانا بوو کە ئەوە بوو نمرەیەکی بەرز بەدەست بێنم لەگەڵ ئەوەی ئەمن هیچ کۆلێژێکم لێ دیار نەبوو زانکۆیەک هیچ شتێکم لێ دیار نەبوو بەڵام دەمزانی باشترین شت لەو کاتەیدا ئەوەیە نمرێکی باش بەدەست بێنم بۆەوەی بتوانم ئەو شتەی دەمەوێت بە حەزی خۆم هەڵی بژێرم. تەکیدم بەشێک دیاری دەکەم کە بتوانم بەهرەکانی خۆمی تێدا ببینمەوە و باشترین خزمەتی تێدا بکەم. تەبان هیچ شتێک لە ژیاندا زۆر ئاسان نییە تەبان ئەگەر ئامانجەکە گەورە بێ هەموو شتێک هەوڵدانی پێویستە لە ژیان بەڵام زۆری هەوڵدانەکەی و تەکنیکی هەوڵدانەکەی فەرقە بۆ هەموو کەسێک. یعنی ئێستا من زۆر ناسیاو هەیە زۆر دۆست و برادەر هەیە کە وەکو من هەوڵیانداوە بگرێ لە من زیاتریش بەڵام ڕەنگە تەکنیکی هەوڵدانەکەیان غەڵەت بێ. بۆیە مهمە زۆر ئینسان ئەوەی بزانێت کە چۆن هەوڵ دەدا بۆ چه هەوڵ دەدا و هەوڵدانەکەی یعنی نەتیجەکەی چ دەبێت. ئینسان لە ژیاندا هەوڵدانی لەسەرە ئینسانەکە هەوڵ دەدا بەڵام ئەو نەتیجەی دوای عیدی خوای گەورەیە عیدی ئینسانەکان نیە و لە بردەستی ئینسانەکان نیە. وەک خێزانەکان دەبێت ئەو شتەی بزانن کە زۆر شت هەیە بە پارە ناکڕێت زۆر شت هەیە ناکرێ بەراورد بکرێ بە نمرەی قوتابی. یعنی بۆ نمونە من ڕەنگە ینی ئەو پەیامە بۆ دایک و باوکانە کە کەسایەتی منداڵەکە تەندروستی عەقڵی مێشکی دەستەی تەندروستی هەموو ئەو شتانە ناکرێ پێوانێ بکەی بە دەرەجەی. کەسەکە نمرەیەکی بەرزی هێنابێ بۆ نمونە 99 هێنابێ قەت بیر لە هونەرە جوانەکان ناکاتەوە بیر لە بەشە نزمەکان ناکاتەوە ڕەنگە ئامانجی ویش لە بەشە نزمەکاندا بێ دەکەویتە ئەو لێشاوی کە دەبێت ئیلا بچینە توپ ئیلا بچینە بەشە بەرزەکان لەبەر ئەوەی پێگەیەکی تایبەت وەردەگرین لە کۆمەڵگادا لەبەر ئەوەی کەسایەتیەکی تایبەتە پارەیەکی تایبەتە یعنی ناتوانێت بیر لە بەشەکانی دیکە بکاتەوە کە بە نمرەی نزم دەتوانی بەدەستیان بێنی. ئەو شتە زۆر هەڵەیە چکە ڕەنگە بەهرەیوی لەو بەشانەدا بێ کە لە نزمترن لە خۆی. 100% شەرت نییە ئەو نەتیجە بێ کە ئەوان دایانەوێ ڕەنگە نەتیجەیەک بێ کە بۆوان باشە و ڕەنگە بەدڵیشیان نەبێ بەڵام ئەلموهیم بە ئەوان هەوڵی خۆیان بدەن ئەوان هەوڵدانیان لەسەرە نەتیجەیان لەسەر نییە کە بادڵتەنگ نەبن بەو نمرەی بەدەستی دێنن گرنگ هەوڵدانە. پێش پۆلی 12 خەڵک زۆر پێدەگوتم ئەو دەرسە زۆر قورسە بە ئاسانی لێک دەرناچی بەڵام لەناو پۆلی 12 شتەکان ئەو پەڕی عەکس بوو یعنی ئەو شتانی خەڵک دەیگوت دەبێت لێی بترسێ یان ترسناکە هیچ جوان نەبوو بەڵ لە لای من شتە ئاسانەکان بوو بۆ خۆت قەرار لەسەر شتەکان بدە هەوڵ مەدە کۆمەلگا قەرارت پێ بدە.